حکومت هەرێما کوردستانê بێگوماندەوی سەردەبیندا gelek ciddi behsiyan dedike ku pêwîsta asayişa xwarekî û yavê jî bête dabînkirin. Birêz Diktor Silêman Abdullah Mamosta Êzanî Gêw pisporê Seqayê niha li studiyê mêvanê min e. Diktor bixêr bê. Spas. Ew proje em re encam dirawe li Hewlêr. Bale. Helbete projeyekî zor sereke. Xwe tezanî ew jêderî jiyan e, serçavî jiyan e. Bebê ew her jiyan berê we naçe. Li seda hefta pêkhateyî fîzîkî xweşman her awe. Kewata em proje çûna li sengînî li rûj zanistiye we. ئەو پرۆژەیەکی استراتیجیە تەبعاً یەکێکە لەو پرۆژانەی دەتانم بڵێم لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق لە ماوەی ئەو چەندین ساڵی ڕابردوو شتیوا بەڕاستی ئەنجام نەدرایە. تو هەموو ئەو داتایانەی لە عێراق هەیە ئەگەر تەمەشا بکەینەوە پرۆژەیەک بەو قەبارەیەوە پرۆژەیەک کە 480,000 متر مکعب سێجە ئاو لە زێوە پاک باتەوە و ڕەوانی شاری هەولێر بکاتن و بەکار بێ بۆ کاری خواردنەوە و پێداویستەکانی تر لەسەر ئاستی عێراق من ئەوەندەی گەڕام پرۆژەی وام نەدیتوە ڕاستی بە تایبەتی مەشروعەکە 480 میلیۆن دلار تەکلیفی کردیە دەخێتە چوارچێوەی پرۆژە استراتیجیەکان کە چەندین ئامانج دەپێچێت. یەکی لەو ئامانجانە بەڕاستی تێرکردنی پێداویستەکانی ناوخۆیە و دابینکردنی ئاوە بۆ با بڵێن بۆ بەکارهێنان لە داهاتوودا. شاری هەولێرێکێکە لەو شارانەی لە ماوەی ئەو 25 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی زۆر خێرا فراوان بۆ گەورە بێ دکتۆر هەڵبەتە وەکو تو شوتی هەولێر بە شێوەیەکی خێرا فراوان دەبێ بەڵامێکی لە کێشە سەرەکیەکانی ئاو بووە. حتا ئەو ئاوەکو کەرەستەیەکی میدیای سیاسیش بەکارهێنراوە بەداخەوە. ئیدی ئەو پرۆژە تا چەند ئەو کێشەیەکە بۆ 30 ساڵ چارەسەر دەکات لە هەولێر کێشەی بیر لێدان هەبووە. ینی ئاسایشی ئاوی ژێرزەویش لە مەترسیەکی جدی دەبووە و ئەمە تا چەند گرنگیان پرۆژەیە. کاکەگەر پێشەوە بێ وەڵامی پرسیارەکەت بە شێوەیەکی ڕاستەخۆ بدەمەوە. ئێمە لەو ناوچەی نێوانزەی گەورە و زێی بچووک کۆمەڵە سەرچاوێش ئاومان هەیە، ئاوی زێی گەورەمان هەیە، ئاوی زێی بچووکمان هەیە، هەروەها ئاوی ژێرزەویشمان هەیە، بێجگەلەوەی لە مانجی 9 دەوە هەتاوەکو مانجی 5 بارانیشمان هەیە. بەڵام ئێمە پێشترێ تا ڕادەیەک ئێستاش ئەو گرفتە لەسەر ئاستی کوردستان ئەوەی هەیە. ئێمە گرفتی کەم ئاویمان نییە، ئێمە گرفتی شێوازی بەڕێوەبردننی ئاو و گواستنەوەی ئاومان هەیە. فەرموو ئێستا تۆ ئاوت لە زەی گەورەوە هێنا بۆ ناو شار کەواتە گرفتێکی یەکجار گەورە بۆ شارێکی تقریبان ئێستا بەجێرەی با بڵێن تقریبان 500 کیلۆمەتر چوارگۆشە بەس ڕوبەرەکەیەتی. من باسی ڕوبەری هین ناکەم، با بڵێن گەشەکردنی ئاستوونی ناکەم. ئەمە وەکو پێشتری ئاماژەم پێکرد کۆمەڵە ئامانجێک دەپێچێت. یەکێکیان تێرکردنی پێداویستەکانی ناوخۆیە، دوو باز لە ئاوی ژێرزەوی دەکەی تۆ ینی بەلای کەمیەوە بەجێرە ئەو با بڵێن ئامانجی پرۆژەکە 1000 بیر تۆ داخێ، ینی کەواتە تو ئاوی ژێرزەوی دەپارێزی پارێزگاری لێ دەکەی بۆ نەوەکانی داهاتوو. ئەو نەوانەی داهاتوو لەوانەیە پێویستیان پێ نەبیتن ئەگەر بێت و ئەو ناو پرۆژانە بەردەوام بیتن، یان پرۆژەی تری بەدواوە بێتن. ئەو پرۆژەیە لە ڕۆژگاری ئێستادا تاوەکو 30 ساڵی تر پێداویستەکانی ناوخۆتێر بکاتن. ئەمە ئامانجی یەکجار گەورەیە، خزمەت گوزارێکی گەورەیە بە شارەکە. ومێدەوارین ئەو نەوە پرۆژانە بەردەوام بی. بەڕاستی هەولێر پێشترێ بچوو بوو، بەڵام ئێستا تۆ لە قوشتەپەوە هەتاوەکو دەگایە خانزاد ئەوە یەک پارچە هەولێرە. یعنی ڕوبەرەکەی زۆر فراوان بۆ بەڕاستی پێداویستی ئاو یەکێکە لە گرفتەکان کە شاری هەولێر پێوەی دناڵان هەموو شارەکە نا چەند ناوچەیەک چەند گەڕەکێک بەڕاستی بە تایبەتیش لە وەرزی هاوین لە وەرزەکانی تر ئەو گرفتە یعنی ئەو گرفتە کەمتر بوو. ئێستا بۆ نمونە جستانان گرفتەکە زۆر ئاسیدا دەبەزی، بەڵام بەخۆت دەزانی ئێستا لە ڕۆژگارێکی وەکو ئێستا لە هاویندا پلەکانی گەرمان زۆر بە خێرایی بەرز بۆتەوە. خاڵێکی تر کە زۆر ئامانجمە ینی لێکانە ئاماژەی پێ بکەم بەهۆی پرۆژەی با بڵێن کارەبای 24 ساعتیەوە ئێستا بەکارهێنانی سپلیت زۆر کەم بۆتەوە لە ماڵەکاندا وەکو بەکارهێنان. ئێستا تۆ تقریبان 300-400 هزار ماڵت هەیە لە ناو شاری هەولێرەوە سپلیت کەمتر بەکاردێنین بۆ ڕیدا بەکاردێن بۆ ئێمە بەردەش پێویستی بە ئاوە باشە. کەواتە تۆ کۆمەڵە ئامانجێک دەپێچێ هەمووی تاواکەری یەکترینە. پرۆژەی 24 ساعتی کاتژمێری کارەبا و ئەم پرۆژەیە و پرۆژەکانی دکتۆر هەڵبەتە ئاو ئێستا بوتە پرسێکی زۆر گەرم لە هاوکێشە سیاسیەکانی ناوچەکەدا کەریمە باسی بە تایبەتی عێراق و بنمونە سەرچاوەکانی عێراق هی ئاو هەم لەلایەن تورکیا هەم لەلایەن ئێرانەوە. تو باسی هەرێمی کوردستان کە زەی گەورە پرۆژەیەکی تریشی لەسەر هەیە هی گەلی ڕەشاوە دێرە لوکێ پرۆژەی هایدرو پاوەر هی دابینکردنی کارەبا ئەو پرۆژەش دەمێکی تەواو بووە سەدی گەلی ڕەشاوە. کەواتە هەرێمی کوردستان تا چەند توانیویەتی سەرکەوتوو بێ لەوەی ئاسایشی ئاو بپارێزێ بۆ ئەمە نەخشە ڕێگای دابنێ.
ئاسایشی ئەو کۆمەڵە بابەتێک و کۆمەڵە سێکتەرێک لە خۆوە دەگری بەڕاستی تا ئێستا یعنی ئێمە پێمان ناوەتەوە سەرهەنگاوێکی یەکەم و دووەمان ئەومان کردیە بەڵام هێشتا زۆرمان مایە بەڕاستی ئێمە کوردستان سەرچاوی ئاوەکان لەسەر ئاستی عێراق کە باسی ئاسایشی ئاو دەکەیت لە ئاستی عێراقەوە سەرچاوی ئاوەکانەوە لە کوردستانەوەیە و ئەوەش خۆی لە خۆیدا وەکو نیعمەتێک وایە بەڵام لە عینەن کاتیشدا گرفتی زۆری هەیە یعنی مەترسیشی لەسرە بە تایبەتی لەسەر ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە بۆ ئەوەی کوردستان دووبارە ینی نەکەوێتە ژێر هەڕەشەی بەکارهێنانەوە چونکە ئەو ناو پرۆژانە ئەوەی من ئاگادارم لەلایەن حکوومەتی عێراق و زۆر پیان خۆشنەوە بەڕاستی پێشترێش ڕێگری کرابوو لە دروستکردین لەبەر ئەوەی تۆ بەشێک تقریبا 2% ئاوی ئەو ڕووبارە بەکاردەینی لەو پرۆژەی 2% بەکاردەینی کەواتە ئێستاشی لەگەر دابێتن ئەو ئاوا هەرماوە هەیە بەڵام لە عینەن کاتیشدا تو گرفتی دابزینی دابارینت هەیە بەکارهێنانی سیاسەتی ئاوی تورکیا و ئێرانەوە زۆر لۆدیان هاوێشتە سەر ئەو ئاوەی کە لەوێ و بۆمان دێتن لە هەمان کاتیشدا لە کوردستانیش ئاستەکەی دابەزیە لە عینەن کاتیشدا تو عێراق ساڵی 87 16 میلیۆن بوو ئێستا 46 میلیۆنە سێ بەرامبەر زیادی کردی کەواتە پێداویستەکانیش زیادی کردە پێداویستی من و تۆش زیادی کردیە وەکو پێشترێ نەمایە بەڵام سێکتەرەکان ئەو سێکتەرانی کە پێویستی بە ئاوە پێویستە بە شێوەیەکی ئەکادمی پێویستە بە شێوەیەکی زانستیانەوە پەیڕۆ بکرێتن ئاو بۆ ئەوەی تۆ هێکتارێک یا دۆنمێک ینی لە کوردستان و لە عێراقەوە ئاو بدەیت پێویست بە هەموو ئاوەنی ئاو خراپ بەکاردێتن ئەوەیە هەڕەشە جدیەکە لەسەر ئاو و ئاسایش ئاو لە کوردستان لە بواری کەرتی کشتتوکاڵیەوەکەوە دێتن نەک لە کەرتەکانی تر چونکی لە سەتانەوەتی ئاو بۆ کەرتی کشتتوکاڵیەوە بەکاردێتن گرفتێکی ترمان مایە بەڕاستی تا ئێستاشی لەگەردابێتن لە کوردستان لۆدەکی زۆر لەسەر ئاوی ژێرزەوی بۆ کەرتی کشتتوکاڵی ئەمەش پێویستە حکوومەت دەستی بۆ ڕابکێشێتن و هەنگاوی جدی بۆ بنێ لە چوارچەوەی گواستنەوەی ئاو بۆ کردی کشتتوکاڵی لە زەی گەورە و زێ بچکەوە دکتۆر مەجارێکی دیکە بۆ ئەم پرۆژە گەڕینەوە ئەم پرۆژە لە سەردەستی کۆمپانیەکی خۆماڵی و بە ئیمکانیاتی خۆماڵی لە هەموو ڕوویەکەوە دروست کراوە و پرۆژەیەکی بەم شێوە استراتیجیک و زەبەڵەوەکو خۆشت باس کرد ئەمە تا چەند دڵخۆشکەرێکە لە کوردستانی مەتوانین کێشەکانی خۆمان کێشە ئاساسیەکانی خۆمان چارەسەر ئەوە طبعا من دەستخۆشی لە کۆمپانیای هێمن گروپ دەکەم یعنی بەڕاستی ئەمە حاڵەتێکی زۆر ئیزابیە لەسەر ئاستی کوردستانەوە کە تو پێویستت بە کۆمپانیای بیانی نەبی بۆ جێبەجێکردنی پرۆژەیەکی ئاوا کە با بڵێن کە تێچوەکەی دەگاتە $9 ملیار لەسەر ئاسی مەسەن ئەندازیاری ناوخۆی دیزاینی خۆی ئەمە بەڵگە ئەومان پیشان دەداتن ئێمە دەتوانین چەندین پرۆژەی هاوشێوە نەک لە بواری با بڵێن گەیاندنی خزمەت گوزاری ئاو لە بوارەکانی تریشەوە جێبەجێ بکەین لە بوارە پیشەسازیەکانەوە کە ئێمە زۆر پێویستە لە بواری گەشت و گوزارەوە ئەو جۆرە پرۆژانە کاکەگار پێویستە ئیدامە بکرێتن بەڕاستی چونکە ئەوەی ئێمە هەمانە دەرامەتی زۆرمان هەیە لەسەر ئاستی کوردستان و ئەو دەرامەتە زۆرە بە شێوەیەکی زانستیانە پێویستە وەبەرهێنانی تێدا بکرێتن ینی دەکرێتن تو ئاوا وەبەرهێنانی زۆر جدی تێدا بکرێت بێتە بەشێک لە داهاتی نەتەوەی و داهاتی نیشتیمانی بۆ کوردستان بەڵێ حتا سەرۆکی حکوومەت وتی ئێمە ئەو ئەوەی کە پاشەڕووی ئەو ماڵانە جارێکی دیکە بەکاردێنین بوو سەوزایی بۆ باخچەکان بەڵێ طبعا ئەو پرۆژەیە جیاواز لە پرۆژەی ئیفراز 1 و ئیفراز 2 ئیفراز 3 ئەو پرۆژەیە ئەو ئاوای کە سەحب دەکاتن ڕای دەکێشیتن ینی لە بواری فلترێشنەوە چی با بڵێن پاشماوە هەیە هەمووی کۆ دەکرێتەوە لە شوێنێکی جیاواز وەکو کاکێکی لێ دێتنەوە تقریبا لە 180 لە 190 بریتە لە مادە لە 120 لە 115 تقریبا لە ئاوە پێک دێتن ئەمە دووبارە دەگوازێتەوە بۆ شوێنێکی ئیسفادەی لێ دەکرێت وەکو مادەیەکی خام بۆیە ئەو ئاوەی کامل کە دێتن ئیسفادەی هەیە لەلایەکەوە بۆ تێرکردنی پێداویستێکەوە ئەوەی دەمێنێتەوە وەکو پاشماوەش بەکاردێتەوە خاڵێکی تر تو 480 متر مکعب ئاو فرێ دەدەی بۆ ناو شار بێجگە لەو ئاوەی لە ئیفراز 1 و ئیفراز 2 ئیفراز 3 دێتن تەمان ئەو ئاوە هەمووی بەکاردێتن بەڵام کە بەکاردێ هەمووی بۆ نسبەیەکی زۆری بۆ زێرابەکان دەڕواتن بەرێ ئەمە دەتانین پرۆژەی ترەوە یعنی ئەمەش بەڕاستی لە دنیا هەروایە ناکرێتن تو ئەو ئاوە فرێدەی بسی بۆ ناو زێەوە یان ڕێژەی پەلوشن پیسبوونی ئاوی با بڵێن زێرابەکان و تێکەڵ بە زێەکان دەبیتن پیس دەکاتن دەکرێتن ئیسفادە لێ بکرێتن دووبارە بەکار بهێنرێتەوە مەسەن ڕووبارێکی وەکو ڕووباری تایمز لە بەریتانیا لە ناو لەندەنەوە چەندین جار خاوێن دەکرێتەوە کە دەگاتە یعنی بەکارهێنەر چەندین جار خاوێن کرایتەوە پێشە بگێتە ئاخر بەکارهێنەرەوە بۆیە ئەمە یعنی هەموو پرۆژەیە بەڕاستی لە دنیا کە تۆ پرۆژەیەکی ئاوا دروست دەکەیەوە پرۆژەیەکی دەبێت متەکامل بیتن ئەو پرۆژە لە چوارچەوەی پرۆژە متەکامیلەکانە ئەو
زێ کە بە فیرۆ دەڕۆیشت و بەکاری دەینی وەکو دەرامەتێک وەکو سلعەیەک دەیدەی هاوڵاتی و ئەو مادەی کە دەمینێتەوە بە هەمان شێوە بەکاری دەینی و ئەو ئاوەش کە فڕێ دەدرێت یا دەبێتە با بڵێن ئاوی پاشەڕۆ بە هەمان شێوە دەتوانانی بەکاری بینی دووبارە بۆ بەلای کەمی بۆ لە سێکتەری کوشتتوکاڵی ئەتوانی بەکاربیینی یاخود بە تێرکردنی یا ئاودانی باخچەکانی کە ڕوبەری لە ناو شار ئێستا زۆر فراوان بۆ بەتابەتی ئمە مەشروعێکی تریشمان هەیە پێم وایە مەشروعی سەوزایی ئەوەی لە دەوروبەری 150ە پێم وابیتن لەو بارەیەوە ئیسفادەی باشی دەبیت. کەواتە دکتۆر بێژگەلەوە حتا سەرروکی حکوومەت خۆشی باسی کرد لایەنە پەیوەندیدارەکانیش باسی کرد پێویستە هاوڵاتی کە ئەم پرۆژە زەبەلا هەبوو ئەنجام دەراوە ئەو هەموو پارێتیا سەرف کراوە ئەو چونتە عملی گەلەن پرسە ئەوە پێویستی بە هۆشیارێکی فراوان هەیە بەڕاستی لەسەر ئاستی تاک ئێمە تا ئێستا لەو ئاستەنینە بەڕاستی ئاو زۆر بە فیڕۆ دەسیتن لەسەر ینی خەڵکەی زۆر هەیە ئەو ئاوا وەکو سلعەیەک بەکارناینی وەکو شتێکە وەکو مشاع بێتن لە بەردەست بێتن بە کەیف خۆی ینی تۆ بەکارهێنانی ئاو بەڕاستی ئەمە دەرامەتێکە دەبی بە ینی وەکو سلعەیەک بەکاربێن ناکرێتن بە فیڕۆ بدرێتن وشیاری زۆر گرنگە بۆ تاک وشیاری زۆر گرنگە لەسەر ئاستی کۆمەلگا ئەو ئاوەی کە هەیە بەڕاستی پارێشی زۆری تەکلیف کردی مەشروعێکی زۆر زل و زەبەلا حەلەلایەن هاوڵاتیانە مەفروزە بە شێوەیەکی تەندروست بەکاربێنن بە فیڕۆدان ڕێژەی بە فیڕۆدان چ لە ناو ئەو بۆڕیانەی کە لە ناو سێکتەر ناوگەڕەکانی شار کەم بکرێتەوە چونکی بتەوێنێتەوە بەشێک لەو ئاوا بە فیڕۆ دەچی بە حکمی ئەوەی باڵێن ئەو بۆڕیانی لە ناو شارە تازە ئاماژەت پێکرد لە 60ەکان و 70ەکان و هەتاوە کۆشتایەکان و 2000 بۆ ڕیوامان هەیە بەڵام خۆشببختانە وەکو من ئاگادارم ئەو بۆرانش هەموو تازە کراینەوە ئێستا تازە دەکرێنەوە لە ناو شاردا فمەوا دەکاتن ڕێژەی بە فیڕۆدان کەم ببتەوە لە لایەکی ترەوە وەکو خێزان وەکو عائیلە وەکو تاک مەفروزە ئەو باڵێن ئاو ڕێژەی بە فیڕۆدانی زۆر کەم بکرێتەوە بەو قەدرێک کە پێویستە بەکاربێنێت ناکرێتن تو ئاو 24 ساعت بیکەوە لەوانێت و 2 متر مکعب 2 متر سێجا ئاو بۆ ششتنی سیارێک بکاربیین ینی ئەمە هیچ پێویست ناکە ویست داعیژ نییە چی بتوێنێتەوە ئەو ئاوە سلعەیەکە نرخێکی تایبەتی هەیە. بەڵێ سپاس دکتۆر بهێویا سەرنجاتە بگەشت بیدۆکۆ پسپورێکی کە بۆ هاوڵاتیان چاوەگەل و تعاملێت گەل بێ پرسێ بکەن دکتۆر سلێمان عەبدوڵڵا مامۆستای زانینگەی پسپوری سەقای گەلی سپاس دکتۆر سپاس بۆ زۆر سپاس.